26 مانگ لە باخی گشتی پارێزگای هەڵەبجە گەنجێکی تەمەن 39 ساڵ خۆی بە یەکێک لە دارسنەوەرەکانی باخەکەی هەڵواسی بوو و ئەو گەنجە ناوی کاوە حەمەمین قادرە و تەمەنی 39 ساڵە و دانیشتووی پارێزگای هەڵەبجە گەڕەکیەکانی عاشقانە دەنگۆیەکی زۆر بڵاو بۆیەوە کە کاوە لە بەر هەژاری و لە بەر فەقیریان بە هۆکارێکی تر خۆی خنکان بێ ئێمە بەڕێزان ئەو ڕووداوە ڕووداوێکی خۆکوژیە هۆکارەکەشی بوونی کێشەی خێزانیە کاوە پێش مردنی 3 سکاڵای تۆمار کردووە لە بنکەی پۆلیسی هەڵەبجە ئەمە هەر 3 سکاڵاکەی کاوەیە کە تۆماری کردووە لە بنکەی پۆلیسی هەڵەبجە و سکاڵایەکیشی لەسەر تۆمار کراوە لەلایەن خێزانەکەیەوە بە ناوی لاولاو ئەوەش سکاڵای خێزانەکەیەتی کە لە سکاڵەکەیە بانگەشەیەوە کاکە کاوەلیاوە و کێشەیان هەبووە و کاوە سکاڵای تۆمار کردووە لە دژی خەزووری و ژنبراکانی و لە دژی خێزانەکەی و هەرسێکیان بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی پێوەرگیراوە دۆسیەکانی لە ژێر لێکۆڵینەوەیە سەبارەت بە بڵاوبوونەوەی وێنەی کاوە لە کاتی ئەو ڕووداوی کە بەسەری هاتووە دیارە باخی گشتی شوێنێکی گشتیە هەموو کەس ڕووی تێئەکا پێشگەشتنی تیمەکانی پۆلیس هاوڵاتی لەوێ هەبوون و هاوڵاتیەک ئێمە ئاگادار کردووە کە ئەو ڕووداوە ڕوویداوە وێنەیان گرتووە و بۆ پەڕی هەستکردن بە نابەرپرسیارانەوە شتێکی زۆر زۆر ناشرینە کە تۆ وێنەی مردوویەک بەو شێوەیە پۆستکەیت و بڵاوی بکەیتەوە و داوا لە هاوڵاتیانەکەین لە کاتی بوونی ڕووداوێکی بەو شێوەیە بەیت شێوەیە وێنەی ئەو کەسانە بڵاو نەکەنەوە لەبەرەوە خزم و کەسوکار و ئازیزانیان پێیان ناخۆشە و وجدانیان ئازاریانەدا سەبارەت بە بڵاوکردنەوەی نامەیە کە ئەمە نامەی کاوەیە و لە پاش خۆی بەجێی هێشتووە بە هیچ شێوەیەک ئەو نامەیە نامەی کاوە نییە و لە کاتی مردنی کاوە هیچ جۆرە نامەیەک ویان هیچ شتێکی بەجێ نەهێشتووە و هەفتەیەک بەر لە مردنی کاوە جارێکی ترکاوە هەوڵیدا کە خۆی بسووتێنێ و کۆتایی بە ژیانی خۆی بێنێ و ئەیوت بیری مناڵەکان مەکەم و کێشەی خێزانی هەبوو سەبارەت بەوەی کە هەواڵ بڵاو بۆتەوە کە کاوە فەقیرە ویان لەبەر ئەوەی کە بژێوی نییە کەم دەرامەتە من بە بەڕێستانی ڕاگەیەنم کە خوا لێ خۆشببوو برینداری چەکی کیمیاویە موچەی چەکی کیمیاوی هەیە و موچەی کە مەندامی هەیە و موچەی زیندانی سیاسی هەیە و موچەیەکی وارسی شەهیدانەشی هەیە کە هیدایچەتی کە ئەمانە بە هەمووی بە نزیکەی ماگانە ملیۆنێک دەرامەتی هەیە و ماڵی کاوە ماڵێکن لە ناو شارەکەیە فەقیر نین و عایلێکی ناسراون و گەراجیان هەیە براکانی کاکە گۆران لە ئەوروپا ئاژی و خوشکەکانی لێرە ئەژین یارمەتیان یاوە ئەوانیش و ئەوەشی کاوەی ناسیبەیە کە ئەزانێ لە بازار پیشەی تری هەبووە چەند جارێک پیشەی چایچێتی و لە فەفرۆشی و ئەم کارانەی تری کردووە دیارە ئەوانە شەر بۆ بژێوی ژیانی خۆی کردوێتی بەڵام ئێمە دڵنیاتانەکەینەوە کە کاوە لەبەر فەقیری و لەبەر دەستکورتی ئەو ڕووداوی بەسەر خۆی نەهێناوە و ئەو نامەیەش بڵاو کراوەتەوە نامەیەکی ساختەیە و دوورە لە ڕاستیەوە و ئێمە وەکو پۆلیس بە دوواداچوونی بۆکەین بۆی بگەینە سەرەتای ئەوەی چێ ئەو نامەی بڵاو کردوێت و ڕوبەڕووی دادگای بکەینەوە.